داواکارین لە پارێزگاری هەولێر و پارێمان بۆ سەر بکە. ئێمە وەک خاوەن مۆلدەکانی شاری هەولێر 2024 و 25 کارەبامان داوەتە بیرەکان. تقریبا 200 ساحێ مۆلی دابین داواکارین لە پارێزگاری هەولێر و پارێمان بۆ سەر بکە. مارەی چەند مانگە؟ مۆلدە لەگە مۆلدە فەرقیە، هەیە 5 مانگی داوە، هەیە 6 مانگی داوە، ئیتر بەپێی گەڕەکەکان کە ئەو گەڕەکانی زیاتر بیاوبوونە زیاتر مۆلدەکان ئیشی کردو و کارەبای داوەتە بیرەکان. پارەکەش هەندێکی وەری گرتووە، هەندێکی وەری نەگرتووە. بڕەکەی ساحە مۆلدەکان لە 10 ملیۆن و دەست پێکە ئەتاکو نێزگەی 45 ملیۆنە ڕۆ. یعنی بەپێی ساحە مۆلدە هەیە، خاوەنی مۆلدە هەیە 4 بیری داوە، 3 بیری داوە، 1 بیری داوە، ئیتر بەپێی ئەوە پارەکە گۆڕێ. بەڵام قایمە لە دایرەی ئاو هەیە، هەمویان ئەو زانیارەکان لە ئاو زیاتر. وڵڵاهی قسەمان لەگە کاگرابەر کردو، کاگرابەر پیاوێکی بەڕێزە، سوپاسێکین، بەڵام عەلێ دەسەڵاتی من نییە، پارەکە چەکە دەبێ وەزارەتی داراییان کاک محەممەد پارەکە سەر بکەن. داوامان لە کاگومێدە پارێزگاری هەولێر ئەو پارێ هەم ساحە مۆلدانێکیان ماوە پارەکان بۆ سەر بکرێت. سوپاسێکی خاوەن مۆلەکان نزیکەی 200 خاوەن مۆلی دابین کە پارەی بیرەکانمان وەرنەگرت. بەڵێ ئێمە لەما 2024 6 مانگمان داوە، لە مانگی 5ەوە تاکو مانگی 11 2025ش 1 مانگمان داوە کە بۆ پرۆژەی ڕووناکی مۆلدەکان ڕاگیرە.